ستیکەری دەرمان بەڵای گیان و گیرفانی نەخۆش. کۆمپانیاکانی بنەماڵە دەسەڵاتدارەکان چۆن کەرتی دەرمانیان قۆرەخ کردووە. پرسی دەرمان و کەرتی تەندروستی لە باشووری کوردستاندا لە دوای نۆکا بینەپەڵەیەکی چڵکنی تاریکە بەنێو چاوانی هەموو و بازرگان و سیاسیە بازرگانانەی کە تەنها لە پێناو قازانجکردنێکی مادیدا دەستیان خستۆتە ژیان و قورگی ئەو خەڵکەوە. لە نێوبردننی کەرتی گشتی وەک نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان و سنتەرە تایبەتەکان کە ژمارەیان 223 سنتەر و بنکەیە بۆتە گرفتی گەورەی خەڵکی. جگەلەوەش گرانی دەرمان و خراپداخەڵکردنی هێندەی ترباری ئەو نەخۆشانەیان قورستر کردووە کە پارەی مانگێکیان دەدەن بە تەنها بینینێکی ئەو پزیشکە تایبەتانەی نۆڕینگەکانیان بە هۆکاری نەبوونی نەخۆشخانە گشتیەکان. ئەوەی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هێندەی تر پرسەکەی قورستر کردووە بابەتی ستیکەری دەرمانە. ئەو ستیکەرەی کە گیرفانی نەخۆشی هەڵتەکاندووە و گیرفان و قاسەی چەند بەرپرس و بازرگانێکیشی هێندەی تر پڕ کردووە. لە سەرەتاکانی دروستبوونی کابینەی نوێی حکوومەت وەک چاکسازیەکی نوێ و بەرگرتن بە پرسی قاچاقچێتی بە دەرمانی قەدەغا وەزارەتی تەندروستی بە بڕیاری ژمارە 14855 لە بەرواری 2 ئازاری 2019 بڕیاریدا کە ئیدی دەبێت هەر دەرمانێک کە کۆمپانیەکانی دەرمان هاوردەی دەکەن جگە لە گومرگ دەبێت ستیکەری لێ بدەن. ئەوەش وەک نیشانەیەکی ناسینەوەی دەرمانی ساختە و دەرمانی دروست. جگەلەوە دواتر لیژنە تەندروستەکان دەگەڕان لە نێو دەرمانخانەکان هەر دەرمانێکیان بدی باە بەبێ ستیکەر دەرمانخانەکەیان سزا دەدا بە بڕی 500,000 دیناری عێراقی و زیاتریش. لە سەرەتادا وەزارەتی تەندروستی بڕیاریدا کە نرخی ئەو ستیکەر و نیشانانەی دەدرێن لە هەر دەرمانێک نرخەکەیان تەنها 1 سنت بێت. واتە ئەگەر خاوەن دەرمانێک 1 ملیۆن پارچە دەرمانی داخل کرد بێت دەبێت 100,000 دۆلار وەکو باج بدات. بەڵام دواتر و بەبێ ڕەزامەندی وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزارەت و سندیکای دەرمانسازی یەک لە کۆمپانیا بەدەسەڵاتەکان هات و بە تەواوی بوارەکەی قۆرەخ کرد. دامەزراوەی کۆنتڕۆڵی جۆری دەرمان KMCA لە بری دابەزاندنی نرخ بەبێ گەڕانەوە بۆ وەزارەت دروستکردنی ستیکەری دەرمانی بەبێ هیچ باجێک بەبێ هیچ کێبرکێ و موزایەدەیەک بەخشیە کۆمپانیای ستیکەر تەکنەلۆگ کە کۆمپانیای کوڕی یەکێک لە گەورە بەرپرسە حیزبیەکانی باشووری کوردستانە. بەڕێوەبەرایەتێکە و خودی دکتۆر سامان بەرزنجی وەزیر تەنها ئاگاداری نامەیەکیان بۆ کۆمپانیەکانی دەرمان نردبوو لە بەرواری 28/11/2022 ئاماژەیان بۆدا بوو کە بۆ لەمە دوا ستیکەر دراوەتە کۆمپانیای ستیکەر تەکنەلۆگ. کۆمپانیای تەکنەلۆگ هەر دوای بڕیارەکە نرخی ستیکەری خەیاڵی بەرز کردەوە و هاتوو سەرجەم کۆمپانیا هاوردەکارەکانی دەرمان و دەرمانخانەکانی ناچار کرد ستیکەرە گران بەهاکە بەکاربێنن کە مانگانە لانی کەم 150 ملیۆن دۆلار دەخاتە قاسەکەیان. نرخی ستیکەر نزیکرایەوە لە $1.85 سنت کە ئەمە هەم نرخی دەرمانی فڕاند و هەم زەرری گەورەی بە گیرفانی نەخۆشان گەیاند و خاوەنی دەرمانخانەکان و کۆمپانیا هاوردەکارەکانیش بۆ ئەوەی زەرەر و زیانی گەورە نەکەن نرخ زیاد بۆکەیان خستە سەر نرخی بنەڕەتی دەرمانەکان بەمەش ڕاستە و خۆ دەرمان لەسەر گیرفانی نەخۆشەکە زیاد بوو. لە بەرواری 13/12/2022 داواکاری گشتی هەرێم لەژێر گوشاری گەورەی شەقامدا بە فەرمانی 598 پاڵپشت بە مادەی 7 لە یاسای داواکاری گشتی ژمارە 159 هەموارکراوی ساڵی 1970 گرێبەستی پێدانی ستیکەری دەرمان بە یەک کۆمپانیا و دوور لە بەڕێوەچوونی ڕێککارەکانی موزایەدەی یاشکرا هەڵوەشاندەوە. داواکاری گشتی وەزارەتی تەندروستی مولزەم کردووە بە بڕیارەکە بەڵام وەزارەت بەبێ ئەوەی گوێ بە بڕیارەکە بدات لە دوای مانگێک تەواوی گرێبەستەکەی واژوو کردو بڕیارەکە گشتاندنی بۆ سەر تەواوی کۆمپانیا و دەرمانخانەکاندا پێکراوە. کۆمپانیای تەکنەلۆگ بەو بڕیارە بەلاشەی وەزارەتی تەندروستی مانگانە 100 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت بەو پێ لە باشووری کوردستاندا مانگانە لانی کەم 1233 جۆر دەرمانی جودا و جیاواز هاوردە دەکرێت کە بۆ هەر مارکە و بەشێک 100 جۆری جودا و جیاوازتر دەهێنرێت و بۆ هەر جۆرێکیش 100,000 و بگرە هەندێک جار ملیۆنان پارچە داخل دەکرێت و ستیکەری بۆ دروست دەکرێت. ستیکەر لە ئامانجە بنەڕەتیەکەی خۆی لای داوە کە مەبەستی سەرەتایی بریتی بوو لە کۆنتڕۆڵکردنی دەرمانی ساختە بەڵام ئێستا بە هۆکاری گرانی نرخەکەی خاوەنی کۆمپانیەکان هەوڵ دەدەن بەشێک لە دەرمانەکانیان بە شێوەی تر بفرۆشنەوە کە دیسانەوە ئەویش هەر نرخەکەی لەسەر گیان و گیرفانی خەڵکی زیاد دەکات.